تا ئێستا کێشەکانی خاوەن زەویەکانی هەشتی حەسارۆک بە چارەسەر نەکراوی و وەکو خۆیی ماوەتەوە. وەک خاوەن زەویەکان دەڵێن تا ئێستا هیچ خزمەتگوزاریەکیان بۆ نەهاتووە و ڕێگەش نادەن خانوو لەسەر زەویەکانیان دروست بکەن. پاش 3 مانگ لە چاوەڕوانی ئێمە وەکو خاوەن زەویەکانی هەشتی حەسارۆک خۆتان دەزانن ماوەی 18 ساڵە ئەو زەویانە ئیهمال کراوە، فەرامۆش کراوە، هیچ لایەنێکی پەیوەندیدار ئەو زەویانەی لە بەرچاو و حسابی بۆ نەکردووە. زەویەکانی هەشتی حەسارۆک تاپۆن و هیچ کێشەیەکی یاساییان نییە. خاوەن زەویەکانش دەڵێن بۆ ئەوەی لە کرێچێتی ڕزگاریان بێت ئامادەن بەبێ خزمەتگوزاری خانووەکانیان دروست بکەن. کارەبامان نایێت، جادە قیرمان نایێت، بەس ڕێپێدان ببیتەوە، بەس ئەوەندەمان دەوێت. ئاوەکە ڕێپێدانمان بێ نە کارەبامان دەوێت، نە جادە قیرمان دەوێت. با بەخۆی 125 دەیمە 200 مەتر 250 مەترە قەت حیتەواوە. ئەوە 3 مانگ بەسەدا ڕۆیشتە بۆ خۆی هاتە سەر زەوی هەشتی حەسارۆکان کۆکتی ڕێپێدان بۆ هەشتی حەسارۆکان بکرێ کەەوە 18 ساڵە تەوزیع کراوە هیچی بۆ نەکراوە. هاکوتی ڕێپێدان دەوێت خاوەن زەویەکانی هەشتی حەسارۆکان بکرێ، خزمەتگوزاریشی بۆ دابینکرێ. 3 مانگ بەسەدا ڕۆیشتە تەنها کابینەیان داناوە، فۆرمەکە پێپڕ دەکاتەوە، 15-20 هەزارێک لێوەردەگرێت لەو کابینەی ئەویش بۆ حکوومەت دەگەڕێتەوە. بەس پێپڕ دەکاتەوە لە کام زۆنەی خانووی دەکەی یان نا. تا ئێستا ڕێپێدانیان بە کەس نەداوە. ئەوە 3 مانگە. خاوەنی 20 شەهیدم بەڕاستی 125 مەتر معارد کڕیوە بە قەرد و فەرد، بەس دەمەوێت ڕێپێدانمان پێ بدەن و خزمەتگوزاریمان لێ بین وەکو ئەو خەرکەی لە خۆمان تێدا ستر بین و خۆم و مار منداڵمان بەڕاستی. زەویەکانی هەشتی حەسارۆک کە نزیکەی 17,000 پارچە زەوی دەبێت نزیکەی 18 ساڵە بەسەر فەرمانبەران و کەسوکاری شەهیدان و پێشمەرگە دابەشکراوە. بەڵام تا ئێستا حکوومەتی هەرێم ڕێگەیان نادات زەویەکانیان بکەنە خانوو، ئەگەرچی ژمارەیەکی زۆریان کرێچین و لە دۆخێکی خراپدا ژیان گوزەر دەکەن. سیروان حوسێن، کورتسات نیوز، هەولێر.